گەرغەم خەڵاتی هەبوایە هەموو ساڵێ بە من ئەدرا گەرغەم خەڵاتی هەبوایە هەموو ساڵێ بە من ئەدرا مدالیای ئەم زامە سەختە بە بەرۆکی مندا دەکرا من دڵنیام لە کۆڕی غەم کەس نییە ڕخنم لێ بگرێ من دڵنیام لە کۆڕی خەم کەس نییە ڕخنم لێ بگرێ چونکە کەسێ نییە وەک من ئاوا ناوزی خەم هەڵدرێ سێری خەمکەن چەند بە جوانی جێی لە دڵما ڕاخستووە سەیرە منی بێدار کرد و خۆشی ئارام لێ نستووە سەیرە منی بێدار کرد و خۆشی ئارام لێ نستووە سڵاو خۆشەویستان ئەو کاتە و هەموو کاتێکتان باش هاتینەوە لاتان بۆ بەرنامەیەکی ژیان و هونەر سڵاو دەنێرین بۆ کەسانەی کە لە دوور و نزیکەوە بینەرمان دەبن میوانی ئەم هەفتەیەمان مامۆستای خۆشەویست مامۆستا تاهێر غوڵامیە جگە لە شێعر وێنەگرێکی زۆر باشیشە خۆشەویستانم سڵاوتان لێبێ لە هەر شوێنێک بینەر و بیسەری ئێمەن خۆشحاڵین ئێوارێکی تر لەگەڵ شاعیرێکی نوێ لەگەڵ ئێوە شادەبینەوە وەکو هاوکارمتی شاعیری ئەمڕۆمان تاهیر غوڵامیە تاهیر حەمەد ساڵح عەلی ناسراو بە تاهیر غوڵامی لە ساڵی 1970 لە گوندی غوڵامی سەر بە پارێزگای هەڵەبجە چاوی بە دنیای گوندنشینی جوانی سروشت هەڵهێناوە ئەمە بووەتە هۆکاری ئەوەی غوڵامی بینینێکی تایبەتتر بڕوانێتە سروشت و جوانیەکان دادەست بداتە کامێرایەک و لە چەندین وێنەی تایبەت سروشت بچرکێنێت غوڵامی سڵاوت لێبێ و بەخێر هاتی سڵاو بۆیەوە سڵاو بۆ سەرجەمە مستافە خۆشەویستە سڵاو بۆ بیسەران و بینەرانی ئەم ڕادیۆ ئازیزە زۆر سپاس سپاس بۆ ماندووبوونتان بەخێر هاتی سپاس دەکەم با سەرەتا بپرسم بۆچی ناوی غوڵامیت کردە پاشگیری ناوەکەت ئایا جوانی گوندی غوڵام بوو ئەمە هۆکارە یاخود شتێکی تر هۆکارە وەڵا هەڵبژاردننی ئەم ناوە ئەڵبەتە هەموو کەسێ ئەو شوێنەی تیا لە دایک بۆ خۆشەویستە توام لەم دایکی دووەمە تا لە تەنها لەبەر خۆشەویستیم بۆ گوندەکەی خۆم و ئەو سروشتە جوانە تایبەتە هەیەی لەوێ چاوم بەدنیا هەڵێناوە ئەو ناوم بۆ خۆم هەڵبژارد بەڵام گلەی بێ ئەو نەجوانە ئێمەت نەبردووە بە میوانی وەڵای تر خوا گەوری ئینشەڵڵا نایدی و بەدەستمان هێنا ئەمجار دەیبین خۆشەویستان لە هەر شوێنێک بن دەتوانن بە ژمارە تەلەفۆنەکانی 1970 471 52 64 یاخود 1950 727 8535 پەیوەندیمان پێوە بکەن ژمارە گۆڕەکەمان ڤایبەری هەیە بۆ خۆشەویستانی جەرەوەی وڵات دەتوانن بە کۆمنتە جوانەکانتان بە شەعرێک بە باسێک بە پرسیارکردن لە میوانەکەمان خۆشحاڵمان بکەن ئێمەش ڕاستەوخۆ کۆمنتەکانتان دەخوێنینەوە ئێستاش بچینە لای شعرێکی زانی چی بۆ ئامادە کردوین وڵای ترەوە سەرەتای هاتنی نێرگسە تەواو زۆر جوانە شتتان پێشکەشکەم سەبارەت بە دیارنەمانی ئەو هاتنی نێرگس خۆش بێ وان نێرگزی ئەم ساڵی ژات ئەی تۆ لەکوێی وان نێرگزی ئەم ساڵی ژات ئەی تۆ لەکوێی ئەی خۆت نەتکوت من بەر لە نێرگز دێمەوە ئەی تۆ لەکوێی عەیامێکە چاوەڕێتم ئەی تۆ لەکوێی عەیامێکە چاوەڕێتم وا هەستەکەم ئەم نامەشم بێوەڵامە و شەیەک نایە لە تۆوە وا هەستەکەم ئەم نامەشم بێوەڵامە و شەیەک لای تۆوە نایە بیخوێنمەوە بۆیە ئازیز من دڵنیام لە چاوەڕوانی تۆدا لەگەڵ کۆتا بەفری ئەم زستانە منیش دەڕۆم ئەتوێمەوە ئەی تۆ لەکوێی کۆتا چرکەی ئەم تەمەنە چاوێک نییە لێمەوە قەڵامت ڕەنگن بێ مامۆستاژیان دەست خۆش بێ هیوادارم وەکو نێرگس دەتوانەوەی ئەم بەفرە هەڵ بێت بۆت ئاکاسەکەشی زەردە باشە منی کەس زەردە کێشەمان لەگەڵ ڕەنگانی کەواتە ئەمە هەموو ڕەنگانمان خۆش بێ بۆ سروشت ڕاستە زۆر جوانە
یەکەم تێکستت ساڵی چەند نووسیوە ئەگەر بیرت مابێ؟ من لە ساڵی 1970 کۆتایی 85 دەستم کرد بە نووسین، بەڵام بەداخەوە هەتاوەکو ئەوە لە سەردەمی کیمیابارانی شاری هەڵەبجا و شتانێک کە هەم بوو نە لە بەرمە نە ماویشە هیچ بیرت نایە عاشقانە بوو بێ بۆ نیشتیما مناڵانە بوو وڵا عاشقانە بوو بۆ سروشتی نیشتیمانیشی هەبوو بەزیتر زیاتر عاشقانە بوو زۆر باشە دەستەکان بیدایەکی عاشق بوو تەواوە تر خۆی هەر بۆ جۆرە عاشق دەست پێکە. پێنجێکی تەلەفۆنیمان لەگەڵە کاک لوقمان. کاک لوقمان سڵاوت لێبێ؟ سڵاو لە تۆش بەڕێزم باشی بەقوربا. سەرچاوەکانم خۆشحاڵ بووین بە پەیوەندیەکەت. لەکوێوە کاک لوقمان؟ لە هەڵەبجەی تازە قەزای شارە. لە هەڵەبجەی تازە. سڵاو لە هەڵەبجەی خۆشەویست. سپاسەکەم بەقوربا. چیتان هەیە بۆ ئێمە کاک لوقمان؟ وڵایی پێشەکی دەستخۆشی و بەرنامە جوانە و لە یەکەم خوش دەکەم. زۆر سپاس. دووهەم دەستان خۆش بێ بۆ وەرتێک کێشارتانەکەوە کەسانی ماندوو نەناسی و کاکتایەتان بیرکەوتوتەوە و بانگێکی بەرنامەی خۆتانتان کردو. ئەرکە بۆ ئێمە شانازیە. کاکتایر من ئامۆزامە هەم لە هەشتاکانەوە 89 تایکە بەیەکۆین بەڕاستی شاعیرێکی هەتا بڵێ بەتوانایە، بەڵام بەداخەوە کەناڵەکان تەلەڤیزیۆنەکان ڕۆژنامەکان کەمتر ئەو کەسانانەکەوێتە بیت. کاک لوقمان ئێمە زۆر کەسن ئێستا بەڕاستی لە میدیاکان کەمتر دەرەکەون. ئێمە ئەگە چاویش لێ بکەی باوەڕکە شێعرەکانیان زۆر جوانە، بەڵام هیچ کەسێک ئاوریان لێ ناداتەوە. زۆر کەسەیە هەر دەنووسێ بەڵام زۆر شتێک ناگەیەنێ، بەڵام بەداخەوە میدیاکانیش هاوکاریان دەکەن. ئێمە بەبێ جیاوازی هەموو شاعرانی کوردستان بەسەر کارێکی جوانتان کردووە و هیوادارم نمونەتان زۆر بێ و بەردەوام بن لە ئەو کارە جوانانەی کەوا ئەوانەی کە ئەوان پردویان خستووە ئێوە بیهێنە بەر دەمی بینەران و بیسەران. کاکتار وەنەوێ ئەوەی کە بڵێم ئامۆزامە، یعنی بەڕاستی هەم شاعیرە هەم لە زۆر بواری فۆتۆگرافەری بۆ لە بڵێن زۆر شتی تراکەوە دائیمەن هەوڵی داوە لە خدمەتی گەلەکەی بێت. ئیتر لەبەر ئەوە کەناڵەکان ڕۆژنامەکان حەقە ئەو کەسانیان پێکردین هەروەکو دەستخۆشیەکیش هیچێکی کە نا بۆی هانیان بدەن. من خۆم یەکێکم لەوانەی یعنی 15 ساڵە پژگیری کاکتارم بە هەموو شێوەیەکەوەی کە پێم بگرێت. دەستەکانت خۆش بە کاکەجیان. با کاتان زۆر نەگرم دەستان خۆش بێ و مەمنون و ماڵتانەوە بێ و سڵاو ڕێزمەیە بۆ ئیش و دەست و چاوی ماچە. دەستەکانت خۆش بێ. سپاسەکەم خواهش. ئەم گلەیەی ئامۆزاکەت هەمان ئەو پرسیارەیە کە من ئەمەوێت لە تۆ بکەم، بۆچی بەخۆت ناڵی شاعیر؟ وڵی کەسێک بەخۆی بۆڵە شاعیر ئەرکێکی زۆر قورسەی خاتە سەرشانی خۆی. من نامەوێت وەر کەسە قورسە بخەمە سەرشان زۆر قورسە، چونکە کەوتە شاعرم ئەبێ هەموو بنەماکانی شعر شارەزابی لە هەموو بوارەکانی شعرە لە خاڵبەن لە هەموو شتێکیان. منێک کە شارەزاییم نەبێت ئەرکە ئەو ناوە پیرۆزە ناخەمە سەرشان ئەسوی خۆم نابنێم شاعرێک، بەڵام بەیانی لە چاو پێکەوتنیەکە دوو قسەم لەگەڵا بکەم توانای جوابدانەوەم نێت. زۆر ڕاستە. ئێسش ئەمەی کە پێشکەشی ئێوە و بینەران و بیسەرانی یەکەم شتێکە دەدڵی خۆما کۆیەکەم و من ناتوان بڵم شاعیر. بەڵام وەکو شاعیر تۆمان هێنا. سپاسانەکەم گەورەی خۆتان. زۆر سپاس بۆ تۆش. شعرێکی چمان گوێ لەبێت. حەز دەکەم لەگەڵ شعرێکا بژیم وەکو چاوانت هەمیشە تەڕ بێ، هاوڕێ پێنووسێ پەڕۆشە بکەم نەخەوێ هەتا پەنجەی من سەر بێ، پێنووس نام دوێنێ تا وەک چەترەکەت خۆم نەدەمە بە ڕێهێڵی باران، نابم بە سایە بۆ ئەوینەت شعریشم نابێ بە ڕاست بۆ ژوان،
هەمیشە لە خۆم خۆشترم دەوێی ڕۆژ نییە 100 جار نەبمە قوربانت ڕۆژێ ڕێ نەکەوت بڵێ ئەوە خەیهات هەردەم چاوەڕێم لە ڕێژوانت ڕۆژێ نەمبینی لە فرمێسکێکە بڕژێمە سەر پەڕەی نامەکەت یا ببمە گیانێ لە دەمی دەرچێت خۆت نازیزم نوکی خامەکەت من هێندە دووریت ئازاری داوم لە چەندێ ڕێکا بۆم باز ناکرێ دوور نییە ڕۆژێ هەواڵی مەرگم لە ناوەختێکا یەخەت پێ بگرێ هەرچەندە من بێتۆ هەمیشە مردوم بەستە ناشعر و شەم زیندووە بە ئەنقەز ئاوا خەمم پێ ئەدەی یاخۆ ئولفەتت پێوە گرتووە بەسە ئەم خەمەکەیە بڕێتەوە تاکەی تەنیایی بمشارێتەوە خۆ من بۆ ئەوین هاتمە سەر ڕێکات ئاوا پاداشتی دڵ ئەدەیتەوە دەمت خۆش بێ و قەڵەمت هەرەوە جوان بێ مامۆستاژیان خۆش بێ وێنەکانت زۆر جابینیمە خۆبەخشانەیە ئەو وێنانی کە ئیگریت ئایا ئەمە بۆ کەسەکانتە بۆ هاوڕێ خۆشەویستەکاندا بۆ نزیکەکانە یاخۆت چ شتێکی ترەیە بۆچی وات نەکردووە هونەری وێنەگرتن ببێتە ژێوی ژیانی بۆ تۆ هەز ناکە ئیتر خۆبەخشی بەس بێ خەینا هەمووان پێویستمان بە خۆبەخشیە بەڵام هەموو شت سنووری خۆی هەیە تۆ بەردەوام خۆبەخشانە لە هەموو شوێنە ئەبینجێت من لە کاری خۆبەخشیە بە غێری بڵێن کاری فۆتۆیش لە ڕێکخراوی سەرۆری هەڵەبجارە خۆبەخشکارەکەم لە ڕێکخراوی نیشتیمانی کورد بۆ ژینگە و پەروەردە هەر خۆبەخشی کارەکەم لە چەندین ڕێکخراوی ترە وەکو هاوکاریم کردەوە لە بواری فۆتۆکە حەزمە کرد ئەگەر شاعیرێک یا وەکو نووسەرێک یا ئەدیبێک یەتە سەرمە نەسە شتێ پێشکەشەکە لەبری ئەوەی کە من نەتوانم دەستگیرۆیی بکەم یا هەر هاوڕێکی ترم بە هەر کەسێ بێت توانایەکی مادی نەبێ یارمەتی بێ خۆ ئەتوانی بە وێنەکە یارمەتی بێ خۆ ئەتوانی کارێکی بۆ بکەیت تۆ ئەو کەسە ئەگەر وێنەیەکی بۆ بگری لە کۆڕێکی شعریە شاعیرێک ئەگەر تۆ ئیشی فۆتۆیی بۆ بکەی بێ بەرامبەر ئەو زیاتر هەست بەوەیە کاکە خەڵکانیە دڵسۆزی ئەوە زیاتر هاانێدەی کە ئەو ئیشانە هەر بوارێکی خۆبەخشی ئیشی بۆ بکەی ئەو کەسە کە ئیشی تیاکە سەربەرزە پێی خۆشە دڵی خۆشە جا منیش هەتا ئێستا شاریە ناو بەکاری خۆبەخشی بەڵام ماوەیەکەوە ڕامانگرتووە لەگەڵ چەند هاوڕێکی فۆتۆگرافەرما کاری خۆبەخشی ئەویش لەسەر هەندی قسە بەڕاستی نەبووە ئەو قسانە لە چەند کۆڕێکا بکرایە سەبارەت بە فۆتۆگرافەرەکان کە گوایە با لێرەوە بێ لە وتبوویان فۆتۆگرافەرێ بانکن ئەم کارە بکات برادەرێوتبووی خۆیان سوکن خۆیان نیەت پێویست بەەوە ناکە بە بەرامبەر ئیتر لەگەڵ هەندێک برادری خۆما بڕیارماننا کە بێ بەرامبەر ئیش بۆ ئیشی فۆتۆیی بۆ لە هیچ کۆڕێکە حاضر نەبی تەنیا سەبارەتدا بۆ چەند قسەیە ناخۆ هەر کەسێک کاری بە کامێرەکەی من بێ و کاری خۆبەخشی من لە خزمەتی هابم سەرڕای هەموو قسەوتانەکانی بە سادەی باشتێک با لێرەوە نەکەوینە کۆمەڵێک لێ دوو سشتی ڕاستەقینەی بڵێن چوونێتە کۆڕی شعری شاعر هەبووە کتێبەکەی بای 3000 دینار بووە 3000 وێنەما کاری وێنەی 100 وێنە ماگردو بۆمان نردووە کە دای بەزان و وێنەکان نەینووسیوە سپاس بۆ فۆتۆگرافەرەکە توانای ئەوەشی نەبوو یەک کتێب بە دیاری با بە فۆتۆگرافەرەکە دوای ئەوە ژێمە گوێمان ناوەتی و ئەم شتانە بەڵامی تر هەموو شتێ سنووری خۆی هەیە هەموو شتێ سنووری خۆی ئێساش کۆمەڵێک کار و چالاکیە ئێمە ئامادەین بڕێن وەکو کاری خۆبەخشی نەک خۆم هاوڕێکانیشم کاک برایمی فۆتۆگرافەرە برایم فەتاح کاکە هاوکارەوی بە کاکە پێشەوایە کۆمەڵە فۆتۆگرافەری تر کاک فەریق هەڵەبجەیە پێڕێکن ئەتوانین ئەو ئیشانە بکەین ئێستاش ئامادەین بۆ کاری خۆبەخشی بەڵام هەموو شتێ سنووری خۆیە سنوورێکی دانی بۆ کارەکانە لەبرە خەڵتۆزێک قەدر و هەرمەتی کامێرە و کاری فۆتۆی بزانێت خۆش بێ مامۆستا شعرێکت بۆ هەڵەبجە نووسیوە بەردەستایە شعرێک بۆ یەکێک لە کۆمنتەکانی شوان نووسرا بوو کە شعرێکی بۆ هەڵەبجە هەیە نووسی بووی هیوادارم بیخوێنێتەوە بوو وەڵی شعرەکەی من بۆ هەڵەبجە وەسپوسەنا نییە پێهەڵدانە نییە بۆ هەڵەبجە ئەم شعرم تەنیا ڕاز و گلێ و گازندەیە کە بەرامبەر ئەو 30 ساڵ قوربانیدانە و چاوەڕوانی خەڵکی هەڵەبجە هەتا ئێسا ئەو شارە هەر بێنازە و
هیچ هەچیشی بۆ کرابێ و لەمە دۆژ بە کرێ هێشتا قەرەبووی ئەو هەموو قوربانیە بێگومان منی لە دوای 30 ساڵوتمە هیچم ناوێ نە سمبولی نەتەوەیی نە ناسنامەی کوردایەتی بۆ خۆتان پایتەختی ئاشتی هیچم ناوێ ئەم 30 ساڵە چیتان کردووە بیبەنەوە بەس هەڵەبجەکەم بنەوە هیچم ناوێ نە چەند ساتێک ماتەمینی نەوتار و نە پێ هەڵدان نە فرمێسک و نە گوڵباران بەس بەو مەرجەی بمکەنەوە بە هەڵەبجەی جاری جاران هیچم ناوێ تەنها درۆم لەگەڵ مەکەن لە شانزەی سێ یادم مەکەن بەس بهێڵم هەڵەبجە بم لەوە زیاتر نەکولێمەوە من دڵنیام تا ئێوە خاوەنی من بن سەدەیەتر بەم زامەوە ئەتلێمەوە هیچم ناوێ تەنها بێڵن لەسەر بنجی هەڵەبجەیم بڕێمەوە قەڵەمت ڕەنگین مامۆستاژیان زۆر خۆن بەرنامەیە بکەم بۆ هەڵەبجە خۆم پێ ناگیرێ ڕاستی زۆر جوانی زۆر جوانی یعنی تۆ سیرەکەی دوای ئەو هەموو شتە من ئەمە شارچێتی ناکەم بڵم حەلاسابێ بەڵام سیرەکەی ئەوەی بۆ ڕانێ کراوە بۆ کۆیە کراوە بۆ بلەو بەرزان کراوە ئەوەی بۆ زاخۆ کراوە نیۆنش بۆ هەڵەبجە بکرای پێچێت یعنی تۆ ناوێک و پێداوە ناوە پارێزگا ئیتر وشکل کردووە تۆ تەمەنامە کرد هەڵەبجە ئێسا هەڵەبجەی ساڵی هەفتاکان بووە هەموو ڕۆژە شانوە بووە هەموو ڕۆژە کۆڕی شاریە بووە تاکە قەزایە بۆ لە عێراقا سینەمایتیا بووە خەڵ بێبەش نەبووە لە هیچ ڕوویەکی ئەدەبی هونەریوە لە شارەکەی منە ئێستا شارەکەی من لە دوای هەموو ناحیەکانیشەوە لە هەموو بارێک حەزمەکە ریساژ من هەڵەبجە شارێ وایە نەک من توش کە لە هەڵەبجەدا نیشانازی پێوە کردای وەکو قوربان ڕۆ قوربانێک نیشانازیە بۆ هەموو کوردێک هیوادارین هەچەنە ئەوەی کە کاری بەدەست بێ گوێ لە ئێمە ناگرێ بەڵام هیوادارین ئەگەر هەست شوێنێ لە حەت شوێنێکەوە بێ لاج ڕێگەشمانێ نەگرم بەڵام خۆ هەرێگە گلەیەکەشکەین هیوادارین شتێکی باش بکەن قابیلی و هەموو قوربانیە بێ دەستەکانە خۆش بێ پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵا کاک ئاری لە لەندەنە و کاک ئاری سڵاوت لێبێ سڵاو لە تۆ چاوەکەم چۆنی زۆر سپاس بۆ تۆ کاگاری تەندروستی تۆ باشە مەمنونە والله باشم ئێوە چۆنن زۆر سپاس دەکەین بەخێر بێت کاگاری یەخوا باش بکەن مەمنون هەردووسی جەناب و چۆنی هەر بژی بۆ تۆ کاکەژێ سپاس دەکەم بۆ بەرنامەکە و گیانەکە فەرموو سپاس بەخاتنی و میوانە بە ڕێزەشەکەی حەزم کرد سڵاوتان لێ بکەم و دەستخۆشیش لێ بکەم تۆزێک ڕەخنەشی هەبوو لەسەر ئەوەی پێم وایە شتەکانی وەک پێویست نەناسکراوە ئەگەر من بۆ چوونی خۆمی لەسەر شتێکی لەسەر بڵێم فەرموو سپاس هەست دەکەم ئێستا لە بۆی سوشیال میدیا ئەو کەسانی بوو هونەرمەندە بەڕێزەی ئەو کەسی کە هۆناوە نووسێ لەوانەیە کەسانێکی پێویست بێت کە کار و چالاکی لە سوشیال میدیا بۆ بکە بۆ نمونە هۆنداوەکانی ئەم بەڕێزە ئەگەر بە کورتی بێ دیان چەندێڕێک بێیان تەنانەت هەموو هۆنداوەکەش بێ بە جۆری لە جۆرەکان دیزاینیکی جوانی بۆ بکە پیجێکی بۆ دابنێ یاخود هەمیشە هەوڵ بە شتەکانی بگەین چون زیاتر سوشیال میدیا ئێستا ئەتوانێت شتەکان بگەێنێتە هەموو کەستا ئەوەی لەوانەیە بۆ نمونە کۆڕێکی شعری بێت یاخود کتێبێت ئەتوانی بۆی زیاتر لەو ڕێوە ئەتوانین پیاوە زیاتر خەڵک حەقی خۆ و مافی خۆی باتێکە ماشەڵڵا هۆنداوەکانی هەمووی فڕمانە و جوانە زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ سەواوە گومانمیشە و گلێم لێ هەیە ئەبێت کۆڕێکی شعریمان بۆ بکە شعرەکانی بکاتە دووتێ کتێبێکی جوانەوە سپاسی و برا خۆشەویستە یەکەم هەر لێرە تا هەندەران چاوی ماچەکەم وڵایی لە ڕێی سۆسیال میدیاوە لە ڕێی فەیسبوکەوە ئەم شتانم هەمووی بڵاو کردوەتەوە و شتێکی ژۆهم کارە فۆتۆیەکانیش میشم لەسەر کردەوە زۆربەی پەیامنێر و بێژەرەکانی تەلەڤیزیۆنیش هاوڕێ من بۆ معلوماتەوە تا کاریگیان بەڵام ئیمڕۆ کۆمەڵە شدەیە هەر لە ڕاگەاندەکان سەرجەمیان بۆ بە ناسراوی و خزمایەتی و فۆرمی حیزبایەتی ئەنا خۆ منش تەقسیریم نەکردو و قسەکەی تۆ زۆر جوانە ئیشمان لەسەر کردووە بەڵامی تر کۆمەڵێ ڕاگەیاندنژێ لەگەڵ ڕێز و حرمەت با بۆ ڕادیۆ جوانە ئێسا لێرم
کۆمەڵە ڕاگەاندنێ بڕۆی دەستی ماچکە هەتاوەکو تۆ بڕۆی دەستی ماچکەی هەتاوەکو ئیشێکە بۆ بکە بەخواوەش بە من ناکرێت کاکاری گیان ناڵێمە ئەهلی دەستماشکردنی کاکەگیان سپاس بۆ تۆ کاگاری بۆ پەیوەندیەکەت فەرموو فەرموو قسەیکردنەوە کاتیشم لێگرتن کە زۆر خۆشحاڵ بوو سپاس بۆ تۆش هەر بژێ ئێوارێکی خۆش بۆ خواتان لەگەڵ بۆ تۆش خوات لەگەڵ بێ لێرەدا دەستخۆشی لە مامۆستا جەزای ساز دەکەم کە ئەرک و زەحمەتێکی زۆر لەسەر شانی ئەو هەیە لە شەو ڕۆژکە لەگەڵ ئێمەیە ئەم شوێنی بۆ ئێمە دابین کردووەکە ئێمەش لێرەوە خزمەتێک بە شاعران و هونەرمەندان و نووسران و هەموو ئەو کەسانی کە لە پێناو وڵاتەکاندا خزمەت دەکەن. مامۆستا تا ئێستا لە وێنەکان با بچینە سەر وێنەکانت چ وێنەیەک حتمما وێنەیەک هەیە لەلا زۆر جوان بێ چ وێنەیەک بۆ تا ئێستا لەو ماوەی کە تۆ کاری وێنە دەکەی چ وێنەیەکیش زۆر ناڕەحەتی کردویانی تۆ دیوتە و ڕسمەکەت گرتووە؟ وڵاهی وڵاتی خۆمانە ئەگەر بڵێم شتە تراژیدیەکان زیاترن خەفەتەکان زیاترن جارێکیان هەرچەند وێنەکە زۆر جوانی دەڕەچوو من لە سیارا بووم بەڵام بەداخەوە لە نزیک مەتعامەکانی عربەت لە تەن شوێنەکە مناڵێکم بینی لە زباڵەیەکە سێوێکی دۆزی و ئەی خوارد وێنەم گرتووە وێنەم لا خۆم هەڵگرتووە لەبەر شێوازی مناڵەکە حەزم نەکرد بڵاوێکم چونکە کۆمەڵی وێنەیە کە تۆ بڵاوێکی تۆ لە شکاندنی شخصیەتی ئەو کەساتی ئەو کەسەی سا گەورە بوو بێت ئەگەر وێنەی خۆ وینە ڕەنگە ئەو نازانێت کاری فۆتۆی چیە ڕەنگە نەزانێ هەز بە نەقسێ بکات لە ژیانی خۆیان کۆمەڵی وێنە هەیە وێنەیەکە لەم فستیڤاڵی هەناری هەڵەبجا گرتم دوو مناڵدانیش بوون منە کچێکی زۆر بچووکە براکەی ئەگریا دایکی ڕۆشت بوو ئاویان بۆ وێنێن من 5-6 وێنم گرتۆ بەسەر بەڕاستی ئەو مناڵە گریان بە دیاریوە زۆر دایکایەتێکی ئەکرد بۆ برا بچووکەی سا وێنەکەش مەیە ئەوە لێرەش ئەو وێنەکەم بە دیاری بووم ڕادیۆ لە پێشانگای کۆمەڵی کەمەندامانی هەڵەبجە لە پێشانگایەکە بەشداری پێ کرد لە ئێسەوە وێنەتان دەکەم بە دیاری بۆ ئەوەی بەڕێز وێنەیەکە هەتا حەسکەی دایکایەتی مناڵێکی بچووک یعنی خۆی تەمەنی ناگاتە 3 ساڵ 2 ساڵەوە نیە برا بچووکەی لە کۆشایەتی یعنی دایکایەتی بووەکە بەڕاستی زۆر ناخەژێن بوو وەلامەوە من وەم زانەی دایکی ئیهمالی کردم بەڵام کە ئاگاداری دایکی بووم سەیرەکەم دایکی ڕۆشت و ئاویان بۆ پێیاکات چونکە قەرەباڵە بوو شوێنەکە ئەو وێنە سۆز خۆشەویستی عادەتەن لە ناو کۆمەڵی کوردەواریە زۆر باوەگرناوە وێنێکی ئاوا لە وڵاتێکی تر ئەستەمە بتوانێ بیبینیت وڵاتی ئێمە ئەگەر فۆتۆگرافەر لەخوا بەزابێ فۆتۆگرافەری ئەم سەردەمە با لێرەش و گلێ بکەم ئەم سەردەمە ئیشکردن ئێستا ئەگەر بگەڕێنەوە بۆ سەردەمی پێشوو ماوەی لەمە پێش لەگەڵ ڕێزمان لە ساڵیادی فۆتۆگرافەرانە خەڵا درا بە فۆتۆگرافەرانی دێرین بەڵام من وەکو تایر ئەپرسم ئەگەر فۆتۆگرافەری دێرینمان هەبوو کوا مێژووی کۆڕە و بێژگە ئەو پیاوە بە ڕێزەکە و وێنانەی کۆڕێوی کردووە کوا مێژووی شەڕی براکوژی کوا مێژووی کیمیابارانی هەڵەبجە ئەگەر فۆتۆگرافەرێکی فارس و تورک نەبوو نایە ئەسڵەن هیچمان لەبارەی هەڵەبجەوە نەیەزانێت کوا مێژووی فۆتۆی ئەنفال یعنی فۆتۆگرافەرە بێت تەسحی بە گیانی خۆی باگەر بە دزیوە وێنەیەکیش بکرێ یعنی ئەمە ئەم هەموو کارە ساتە و مەئەساتە بەسەر ئەم وڵاتە هاتووە هەتا ئێستا من نازانم وێنەگرمان هەبووە بە ڕێی خۆمەڵم بەس فۆتۆگرافەرمان نەبووە وێنەگر هەبووە دوکانێکی هەبووە ئەمە ڕێی خۆمە ئەنا ئێستا لەخوا بەزابێ هەموو ماڵێک هەموو بڵێم هەموو کۆڵانێک فۆتۆگرافەرێکی تایە کەواتە هیچ لە دەست ئێمە دەرناچێت باش بە یاخرا ئەیخێنە بەرچاوی خەڵک بەڵامی تر بەداخەوە کۆمەڵەشتەمان لە دەست ڕۆشتۆ ئێمە فۆتویەکی وامانە ڕاستەوەڵام بیسەلمێنی کەم شتانە مەرگە ساتی وڵاتەکە ئێمەیە زۆر باشە کۆمنتەکان کۆمنتێکی زۆرمان بۆ هاتووە هەمووی دەستخۆشی و ڕێز و خۆشەویستی سپاس بۆ هەمووتان ڕۆژێ نەهاتم ببیستم سەلام عەلەیکەکەت یعنی چی کاکسامی جوان بۆ ماڕوو بکەرەوە شامۆس شعرێکی نردووە ئەڵێ کە ئەتبینم و ئەزانم دنیا هەمووی مڵکی منە بیرت نەچێ ئازیزەکەم بوونت هەموو دنیای منە گەورە بوویت و
هێشتا لای من هەر مناڵەکەی جارانێت حەزی منە باوەشت کەم ڕۆحیش بکەمە قوربانیت بە شێو ئاسا گەورە مەبە کزەی جەرگم تا من مابم لە مناڵیت وەڕز نابم با دوور نەبیت لە باوەش و نازی گەرمم نەبا بمرم سپاس دەکەین کوردستان خۆشەویست سڵاو و خۆشەویستی هەیە دەستخۆشیش لە ئێوەی ئازیزەکەم سپاس بۆ تۆ گیانەکەم کۆمنتی تریشمان بۆ هاتە بوو شعرێک ویستم بخوێنمەوە بیکە و بێ بەدەم ئاوە ئەمە کاگۆسکار بۆ تۆی نووسیوە بیکە و بێ بەدەم ئاوە یعنی چاکە بکە و بێ بەدەم ئاوە جا وەڵامی هەمیشە هەروە من بەخۆم باشەی ناسم بە چەند ڕێکراوە شوێنی کە هەمیشە خۆ بەکشانە کاری کردووە کاگڵ شاد ئەحمەد سڵاوتان لێ بێ هاوڕێیان سەرکەوتوو بن خۆشەویستیمان بۆ کاگڵشا شاخوان لەگەڵ خۆمان بۆ یەکەم جار کۆمنتێکی نووسی سپاسیەکەین کۆمنتێک لە خوارە نووسراوە دوو جاریدانە لە ڕۆژی خۆشەویستیدا هەزار جار خۆشم دەوێت دایەکیان نەک ئەم ڕۆژە بەڵکو هەمیشە خۆشم دەوێت و هەزار جار قوربانی خاکی سرت بووم ئەمە شاما سەر نووسیوێتی دەسەکانی خۆش بێ کاگۆسکار نووسیوێتی زانی ئەڵە چی کاگۆسکار بەس خوا بکەم هەفتەیە دەستت نەبینم ڕابۆشێ بەخوا ئەونەی لەو دەستی تۆ دەترسم لە هیچ دەسەڵاتی ئەم دنیا ناترسم چی بکەین کێشەمان هەبوو بەرنامەکانی تر چونکە دەزانم هەر دەستە جوڵا خەلەلێک هەیە لە نووسینەکەمدا دەبێت بڕم سەرە تا دێ بکەم شعرەکانیشت سیاسیە کاکیگیان جارە دەستوالای ناکەمەوە من دەستم داگرت شعرێکی خۆشەویستیمان بۆ بنێرە بە چاوان ئەخوێنمەوە بە بچنێ لای شعرێکی باگیمانە شعرێکی تر بێ مەرگ دەستی گرتوم دەمبات ڕزگارم دەکات لە ژیان خۆزگەیەکم نەهاتە دی پیری کردم خەفەت و ژان هەتا ئێستا ژوێنەی خۆمم بۆ خۆشبەختی نەگرتووە شادی بۆ من هێڵی سوورە خەت پەنجەم بۆی نەبردووە مەڕوانە شادی ڕوخسارم لە ناو دڵما غەم پاشایە من ناتوانم لە غەم لادەم چونکە غەم بۆ من یاسایە چۆن بۆ مردن پێ ناکەنم کە ژیان پڕ بێ لە تاڵی خۆ من بۆ ژیان هاتمە بوون ڕۆژێ نەکەوتمە خەیاڵی گەرغەم خەڵاتی هەبوایە هەموو ساڵێ بە من ئەبرا مەدالایەم زامە سەختە بە بەرۆکی منە ئاکرا من دڵنیام لە کۆڕی خەم کەس نییە ڕەخنەم لێ بگرێ چونکە کەسێ نییە وەک من ئاوا نازی خەم هەڵگرێ ئەسەکان خۆش بێ مامۆستاژیان سڵاو بۆ مامۆستا ئەیوبی خۆشەویست یەکێ لەو کەسانەی کە لێرەدا بەشدارە و زەحمەتێکی زۆرە کێشێ چاومانی کاگەیوب ئوستوارەی خۆشەویست ئەوەی نووسێتی بژی ئەموو باسێکی ئەو کتێبانە ماوە بکڵامی بۆچی ئەتەوێ لە بەرامبەر بڕەپارێکی زۆر ڕەمزی زۆر کەم تۆ ئەم کارە بکەی ئەم کارەش هەر دیسان حەزەکەی خۆبەخشانە بێ حەزەکەی خوێنەر زۆر بێ حەزەکەی مرۆڤایەتی بێ چ پەیامێکت هەیە لەوە وەڵایی ڕەنگە هەموو بوارەکانی دیاوی ڕاستە من معیشەتە بەڵام معیشەت بڕەپارێکی زۆر کەمە ئاخر ئەگەڕێم لە هەر شوێنە کتێبێکی هەرزان بێ ئەیکەرمەوە بە هەرزان و بە نرخێک کە ئەوە نەبێت لێرە بڵم ڕکلام بۆ کتێبەکانی خۆمەکەم بە نرخی 1000 یا 2000 فرۆشمەوە زیاتر ناشانی ڕکلامە من بخۆم کتێبم لا بردەوە بە 2000 ئەمە دەلالەت لەوە کام وڵاتی ئێمە ئێستا بەعام خەڵک بێپارەیە خوێنەر بێپارەیە یعنی باوەڕکەن کۆمەڵشتە لەم ڕەنگە نەزان گەنجاتوەتە لای من 1000 دیناری پێنە بۆ کتێبێ بکڕێ سوپاس بۆخوا تا ئێستا دەسم بەڕووی کەسەوە نەدا بێ بەرامبەر زیاتر لە 500 کتێبم هەروە بەخشیوە یەک لە پێناوی خوا و دوو لە پێناوی ئەوەی کە دڵی خوێنەرێ خۆشکە باشترین خزمەتەوە گرنگ ئەوەیە ئەزانی چییە بتوانم کارێ بکەم خوێنەر و کتێ باشکەم هەر جوارێ بێت بە هەر جوارێ بێت لە لێرە شۆ سپاسی ئەو کەسانەیەکەم بەبێ بەرامبەر کتێبیان بۆیە ناو منش بەخشیەوە ناو نایەنم چونکە زۆر کەس دوو کتێبم هەیە بۆ بەبێ بەرامبەر بۆت نێم زۆریش کۆنە ناوەی خۆماوێ بێت
لە لایم هێناوە بۆی بیخوێنەوە بەڵام هێشتا قوربانجان سەرم بۆ بەخوای دانا. دڵم نەرم نابێت. ئەوە وتیشم کە بردم دوایی نایبینیتەوە ئەو کتێبە. نا ئەو دوو کتێبە دەگمەن وەکو دەگمەنەکەی ئەوەیە چاپیان نەماوە کۆنیش پەڕەکانیشی هەڵێگرم زۆر لای جوانە. خۆم احتیفاظی مامۆستا پرسیارە کاتۆ دەڵێ تا ئێستا ڕێگیریەک بووە کە بۆ کتێبخانەکە کە بڵێ کەس ڕێگیری لێ کردووی وڵایی تقریبان 4-5 مانگە شارەوانی دەریان کردین خۆزانین لە بەردەم باخی گشتیای هەر دقەیە شارەوانی بێنێمە بە چۆڵی بین هیوادارم لە شوێنێک و لە هەر شتێک ئیشە بێت هیچ نەبێ بیکەن بە کۆشکرد چونکە لە هەموو جیهانە ئەو کتێب فرۆشتنە لە سەرزادە شتێکی جوانە و هەیە و شتێکی حەزاری زیاتر باسی بکە حەزەکەی کارەکە بەرەو پێشبەری حەزەکەی هاوکارت بێ. حەزەکەم هەموو کەس هاوکارم بێ بەبێ جیاوازی حەزەکەم کۆشتێکم بنێ من لیوا ئەو کتێبانە فرۆشم هەر بەو نرخە بە هەمان شەوە پەرەی پێ بەم هەتاوەکو خوێنەر ئیسیفادە لە من بکات. کاک ئەنوەر قەرەداغی سەڵتت نا کاک مەریوان قەرەداغی داگمەریوان ڕاستە ئەو بەڕێزە ئەو پرسیاری کردو کاک مەریوان قەرەداغی. وڵی تر چای ماچۆم کاک مریۆن ئەمی وارش بێکۆ سڵاوانی وڵی تر ئەبێ ئێوە هاوکارم من کاک مەریوان و مەریوانەکانی تر و کاک جەزاکان کۆمەڵی هاوکاری بەتەنیا بە من ناکرێت. ئێستا مامۆستا لە ڕۆژەڵات هەر ئەو کتێبە هەیە لە شارەکان ئەکسرەن دایانێن دەکەن پارکەکان دەڵێن من خوێندومەتەوە تۆش بخوێنەوە ینی کۆمەڵە خەڵکن کتێبیان کۆ کردوێتەوە دایان ناوە دەڵێن من خوێندومەتەوە تۆش بخوێنە ینی هەر ئاوە دەتوانی هەڵی بێەوە. پرۆژە لە 2007 لەگەڵ کاو ئەمەر کردمان پرۆژەیەکمان کرد کە ئەوی لە خۆت زیاو بوو بیهێنە و لە برێەوە کتێبی هەڵگرە ئەوشمانە منش ئەگەر هاوکارم هەبێت و توانام هەبێ ئەوە کتێبی زۆری بێت بە چەند سەد کتێبێ کتێبێکی زۆر بێ ئەو پرۆژە شەڵاخەمە بواری جێبەجێکردنەوە ئێستا کۆمەڵێک گەنج هەڵساون کۆمەڵی خەڵگە ساون پرۆژەیەکیانەی کتێب ئەبەخشن منیش بڕیارماوە لە شوێنی کتێب فرۆشتنەکەی خۆمە گۆشەیەکیان بەمی ئەو کتێبانەی کە بۆ بەخشینە ئەو لێ داینێنێتن لێوە کتێبەکانی خۆیان بەخشن. گەورەی خۆت تا دەستەکانت خۆش بە هیوادارین خۆشکێکی تایبەتت بۆ بکەنەوە شوێنێکی تایبەتت بۆ دابین بکەن هەموو ئەوانی کە خوێنەرن هەیە کتێبێکی زۆری هەیە چۆن جارێک خوێندوێتی و ئیسفادەی لێ ناکە شوێنەکەی من باشە بەڵامی تر تۆش ئەگەر هاوکار خەڵک هاوکاری بکە کۆمەڵی خەڵکی هاوکارمە پیا و ڕاست بڕایەکیانەوە کاگمەریمان قەراقی بە تایبەتی کاکی من بەرزەنجی کۆمەڵی خەڵکیتە من کاک ئاواتە ئیتر خەڵکی زۆر نهاتون کتێبیان بۆی ناو منش لە بەرامبەرە بێ بەرامبەر بۆ نمونەگەرێکی بای 5,000 کتێبی لێ کڕێبم کتێبێکم پێ بەخشیەوە ئەگەرەوە زانی بێکم درامەتە هەر کتێبێکم ماوەت. کاک ئەحمەد دوو جار کۆمنتێکی نووسیوە کاک ئەحمەد لوقمان ئەڵێ کاکتار ئەو شەعرمان بۆ بڵێ ئەوەی فستیڤاڵی هەنار لە مۆبایلەکە دەریکە سێرچی بۆکەی کاکێکیان تۆزێکی تر تۆ بگەڕێ تا من کەمێک کۆمنتە بکەنەوە سڵاو لە خۆتان و میوانە ئازیزەکەتان ئەەکەم داوە لە هاوڕێ ئازیزم ئەەکەم شعرێک بۆ زارەکانی گەل بخوێنێتەوە سەی سەڵاح هاوڕێ هەمومان خۆشەویستیمان بۆت هەیە سەی سەڵاح ئەمە کامەیە بۆ زارەکانی گەل بخوێنێتەوە کاکێکیانکە سیاسیە من سیاسی وشت خۆڵ ناکەم سەی سەڵاح نابێت بەرنامە منا سیاسی و شت نییە بکاتنی میوانە کەسەکەی ئەکرەم ئەورامی سپاس دەکەین ئەی هەوارگەی ناو دێ و شارم ناو دێ و شارم خواکە ئەی نووسی با دەسەکەم بەرزکەمەوە جوان بینوسە دێ و واو نووسیوە ڕێک لە دێ و خێوەچێ کاکی گەنگلەی لە من مەکە دێ بەجیا بنووسە و بەجیا بنووسە چونکە لێرا منکەمە بکەنەوە گلەی نەکەی دەوە شێرەکە دۆزیەوە حەزرە زۆر باشە فەرموو ڕۆژێ دێمەوە لەگەڵ پاییزە هەڵبەستی ئەڤڕم بە باڵای شارە هەڵەز نێم بە قەت پەرژینی باخە دەستبازی ئەەکەم لەگەڵ هەنارە بە شێعرەکانی ئەحمەد موختار جاف چی گەڵای وەری و هەیە دوێنم
ئەبم بە ڕێبەر هەر گەشتیاری هات جوانی هەڵەبجەی پێ ئەناسێنم بە یادی جاران سەردەمی لاوی گەڕوو تەڕ ئەەکەم لە کانی عاشقان لە باخی میرا جوانێ دەگرم بە پیاسە دەڕۆم بۆ چاوگۆ گوڵان ئەگەڕێم بە دوای مناڵی خۆما چی دارتوو هەیە چمە سێبەری لە گشت کۆڵانی وێنەیە دەگرم شار پڕپڕ ئەەکەم لە یادەوەری پێشەوەی زەردە بدا لە سیروان بە خەیاڵ پرتی زەڵم دادێنم لە سینەی تەختی دەشتی شارە زۆر تابلۆی بەهەشتی خوا نەخشێنم کزەبایەکی بەیانی بامۆک یان عەبابەی لێ عەسران بۆ سەیران پشوویەک لەسەر یاڵی تریفە باڵام بۆش چێژێ ئەدا بە ژیان لە شنوورێەوە سەیری شارەکەم تێر تێر ئەڕوانم لە بەژنی جوانی نەک مەرگ نەهێڵێ بۆ جارێکی تر بگەڕێم لە نێو کوچە و کۆڵانی جریوەی چۆلەکەی نێوباخی گشتی گوزەرێ لای ماڵ عادی لە خانم لە پیر مەحەممەد بەرەو حەمەوخان ئارامی بەخشن بۆ دڵ و گیانم گەشتێکی هێمن بە هەورامانە نەخۆش بێ دوعا ئەکا چارەسەر دامێنی نەخشین شەمامە ئاسا هەمیشە تاجی بەفریوا لەسەر جوانی جارانی دێتەوە بیرم دەیان ناسمەوە شوێن پێکانی خۆم هەڵەبجە جێگای شانازیت بۆ من منیش هەمیشە خزمەتکاری تۆم پێشکەشە بە هەموو بیسەرانی خۆشەویست خۆش بێت باش عەرەی کاگۆزکار خوێنینەوە نووسێتی دانێ بۆ من دانێ بۆ تۆ دیارە سیاسی ناکەینەوە ئەی هەواگەی ناو دێو شارم گوڵی جوانی خۆشی ژینم بۆن خۆشترین گوڵی ڕەنگی جەرگ و دڵم دایمە پۆشە ئەو جوانیە وەرە با من جوان بتبینم دەستم بگرە بابی بڕین ڕێگای دووری پڕ ئەهێنم لێم دامە بڕێ با کوێر نەبم نەزان ڕێم بۆ کوێ دەڕۆم نەزانم ڕێم بۆ کوێ دەڕۆم ببە شەریک و هاوکارم دروستیکە ماڵ و حاڵم ڕوونیکە ئەم بەحرە لێڵم بۆم ببە مۆمی تاریکیم شیرینی کە پێیەکی تاڵم دای بتاشە جوان پەیکەرم با بەرز بێ هەر وەک سەرم با ببینن ناحەزانم کوێر بن بە باشی ژیانم با بزانن خوا پێداوم هیچ کات نەزانن هەژارم نەبینن هیچ کات گریانم خەمم خەفەتم بێزارم کابرایەکم پشت شکاوم بێ کەس بێ باوکم داماوم بێهێز و توانا نەماوم بەس بەجەستە لێرە ماوم بە ڕۆح لە ناوتان کوشراوم دەسەکان خۆش بێ سپاس دەکەین مامۆستا کاک ئەکرەم هەولێری دەڵێ کاسە شعرەکان کراوە گۆرانی کەسێک نەوەڵام نەکراوە کاک لوقمان سەلیم شعرێکی لایە بۆ داوای کرد بۆم نارد وەکو ئاشتی عەزیزیش ئەوی شعرێکی بردووتی ئەموێلان بێتی وەکو گۆرانی نەوەڵای نەکراوە زۆر باش بچینە لای شعرێکە و بڵین چ وەڵام ئەم شعرە تۆسە خۆشەویستە لای خۆم تایبەتە تۆزێ تایبەتە یعنی تۆزێ زۆر زۆر کەوتم تایبەتە ئەوە ئەوینداری نییە لە کاتی شەڕی نەگریسی داعش تیرۆرستانی داعشا بوو لە هەڵەبجەی شەید وەکو هاوکاری ماڵە شەیدەکانمانەکە وەکو ڕێکخراوی سەروەری هەڵەبجە ئەڕۆشتم بۆ ڕێکخرا و دوو من کچ و کوڕێک لە بەردەرگای یاریانەکرد بەڕاستی دیمەنی ئەو تۆزیەکردنی خواردن و جلی جەژنی بۆ ماڵە شەهیدەکان و بینینی ئەو دوو مناڵە ئیتر ئەم شعرمدا دروست بوو خۆش بێ دوو مناڵی چاوگەشی جوان لە بەردەرگای ماڵێکا بوون ماڵە باجێنەیان دەکرد بەدەم یاریکردنەوە باسی خۆشی جەژنیانە کرد کچەوتی بۆ جەژن باوکم دێتەوە دایکم وتی شەویش بازار دەکرێتەوە
هەمە بەخوا دایکم مەڵێ باوکە دێشتا پێشمەرگەیە بەخوا بابە نەمردووە لە سەنگەرە شوێنێکە ناوی زەرگەیە لەوێ جلیشمان بۆ ئەکڕێ هاتۆ پارەشمان دەداتێ دایکم وتی خۆشم پێڵاوتان بۆ دەکڕم گەرێک تێ زەکاتمان باتێ سەکان خۆش بێ شێرەکانت هەموو تایبەت نووسراون یانی تۆ زۆر نەچوون بۆ لای عاشقی و ئەم شتانەوە نەچوو بەڵام شێرەکان تایبەتن شتێکی تایە بەڵام نەیوێراوە بخوێنێتەوە نا کۆمەڵێ من شعری عاشقانەمێ بەڕاستی ناشارەوە بۆ دایکم نووسیەوە هەموو شاعرێک یعنی من بگەڕێم هیچ شعرێکی عاشقانە نادۆزمەوە لە ناتێکسەرانتەیە ناڵم نیمە بەڵام کۆمەڵە شدەیە هەموو شاعرێک هەموو کەسە لە شعری شاعرتی یەکات بەڵام پاسوەردی شعرەکە لای خۆیەتی نا بەڕاستی من شێرەکان کە چاوم لێ کوردی خوێندەوە هەمووی تایبەت نووسراون ینی پڕن لە ئازار پڕن لە کێشەی بەرامبەر ینی زۆربەی کە تۆ ئەن چاو لێ بکەی لاپەڕی فەیسبووکیان چاوێک هەمووی بۆتە عاشقانە ینی عاشق نەکەوەی کە بڵێ بە خاپی یا دایک یا بۆ منداڵەکە هەر شتێکی خۆشەویستی و عاشقانە بووە ئەوەش تۆ هەر لە یەک ڕیتم بڕۆی جوان ئێمە حەشا لە خۆشەویستی نەکەین بەڵام لەگەڵ ڕێزمان لەم وڵاتی ئێمە ئێستش کەس کۆمەڵی خەڵگن جیاوازی نێوان عەشق و خۆشەویستیان نەکردو من هەموو کەسم خۆشە فڵان تۆ خاڵ مام پور هەموو کەس باوک دایک بەڵام خۆ عاشقی هەموو کەس ناکەن عەشقی دایک جیاوازترین شتە لەسەر عەرز لای من وایە پیرۆزترین عەشقی دایک جیاوازە من شعرم بۆ دایکم یەک شعرم ناتوانم من تا ئێستا شعرێکم نییە بۆ دایکم پێم وایە هێشتا ناتوانم ئەو شتانی کە بۆ دایکم نووسیوە تایبەتە ناوی ئەو نەبوو ناویم نەبردووە بەڵام شعرم بۆ نووسیوە ئەگەر کەسێک لی تێ نەگا بە جوانی خۆم نەبێت کەسێک بیخوێنێتەوە زانە من بۆ کچێ یا بۆ ئافرەتێکی عاشق بێگومان وایە باش شعرێکی ترمان گوێ لێبێت کێو بە سەختی خۆی بەرگەی سێ مانگی زستانی نەگرت پیر بۆ ڕوخساری سەر تا دامێنی بەفر سپی کرد ئەی منێکی شێت پاژماوەی دەست خەم کە گشت تەمەنم بەخشی بە عاشقت چۆن پیر نەبووم سەر سپینەکەم چۆن نەگرین بە کوڵ بە ئەو ڕۆژانێک لە ژواندا ئەمان بردە سەر چۆن فرمێسکی چاو نەکەمە ڕەنگی نوکی پێنووس و ڕوخساری سپی کاغەز هەر نەکەم ئازیزی دوێنێ ڕێگەی خوێندنگا و خۆشەویستەکەی کوچە و باخچەی شار لەبیرتە چەند جار ناوی من و خۆت بۆ وەفاداری هەڵکۆڵی لەدار دەدوت دارەکان دەم لە گەواهی ڕازی ئەوینمان کە ژوانمان بوون نەبجاری هەزار ئەیکوا ئەو دڵی بە منت بەخشی بێگەرترین دڵ خۆت پێت نەوتم تەنها توی تایە بێتۆش بێگومان خەمدایە ڕزێنێ هەمیشە دەرگود ڕۆمان و شێعرە ناخوێنمەوە دڵەکەم ناوی دابڕان بێنێ ئێم کۆچەی تۆ دابڕان نییە ئێم سەفرە ناوەختە بۆ کوێ پەپولەی خۆزگەت بۆ کێ دای لە باڵ کەوتێ داوی کێ ئاخر چۆن نەگریم چەند ساڵ چاوانم بێبەش بوون لە خەو هەر دیدارێکت مەرگێکی پێبوو تا بەڵێنەدا من یەکەم کەس بم یا بۆ من یاگەڵ ئێستا نازانم چۆن ڕێت بە خۆت داوە بە ئاسانی هەڕاجی کەی دڵ دوای ئەو بڕیارە پاژەوە سەفەرە جەرگ بڕیتۆ تاڵی سەر و ڕیشم سبی بوو بۆ ئەو بەڵێن و بێوەفایی تۆ ئێستەش وەک جاران هەر دڵم ناتە چرکەی کاتژمێر ترپەی ئەم دڵم لەسەر ڕێگەی ژوان چاوەڕی هاتی چرپەی ڕێگاتە ئێساش لە پاش تۆ تەنها پیری و خەم بوونە هاودەمم چی بکەم ئەوینت وا دڵی بردوم هیچ پەشیمانیم لە ڕێ عەشقی تۆ ڕۆیشتە منم هەزار جار بشی سیدەیەکی جوان بوو سڵاو بۆ تۆ کاک ئەحمەدی خۆشەویست لە هەولێرەوە چاومانی کاک ئەحمەد سەکانت خۆش بێ کاتمان کرد بە چەند کاتمان ماوە 5 دقەمان ماوە ئێمە حەزمان لێ پێمان لە شعرەکان بەرنامەکەمان کورتە بەداخەوە قسە زۆرە شعر زۆرە کاتەخۆشەکان زۆر ئای بەداخەوە بەڵام ئێمە درەنگ دەستمان پێ ئەگەر ناخچە لە لایڤەکە 44 دقەیە کاکتەر لە کۆنترۆڵ دەنگت خۆشە کاکە وەڵای من لا حەیران وەزانم من
خۆ علی نه من- ئەی کاکە بۆ وازم مناڵن گۆر وازم لێ بێنە من لە ئەوەی دەنگم ناخۆش ناوێنم کۆڕێکم کاکە و گۆرانی پێ ناوە بەڵام ئێرە کاکە تۆ تماشاکە ئێرە گۆرانی و شعرە وڵای قوربانیان زۆر داوای لێوردەکەم باوەڕکە گۆرانی بڵم وڵاتەکەتان پێداخ زەرژی بۆتان دایەخین دوای بەرنامەکە ئازادی نێمە لێرە نه دوایی کە بەرنامەکە تاو بوو دایەخین ئەوە من بە قوربانتان وازی شتێکی بچووک بەخوا ناتوانم کورە تۆ لەو مۆزەقەیەوە هاتێ سەیەک سەدا لە قورکتایە لەباتیم گۆرانی باش شعرتان پێشکەشم بە شعرەکەی جگای خۆی هەوادارەکانم وڵا کۆمنتێکی زۆرمان بۆ هاتووە بەداخەوە ڕەنگە نەتوانین هەمووی بخوێنینەوە سپاسی هەر هەمووتان دەستیان خۆش بێ و زۆر سپاس بۆ هەمویان سێ سەلاح با لەبری گۆرانی شعرێکی ئەم نردووە. شعرەکان بۆ پێشکەشکەم با بەرنامەکە تاوا بێت بۆ خۆمانەوە خۆ فەرموودەی وەک گەڵایەکی وەریوی پاییز چاوەڕێ دەستی شنەی باکەم تەمەەن لە چوارڕێی مەرگا تاساوە تازە بە پێنووس خۆماشناکەم دوێنێ لە دڵما زۆر وشەم بند کرد هەتا پێنووسێ لە خەو هەسێنم پەڕێک نەبوو پەنای بۆ بەرم تاکو شعرێکی پێ بناسیێنم سەیرە پێنووسی دەستم شەرمەکە لێو بنێتە سەر سنگی پەڕەیە چونکە بۆ ئەوین دەسم نەگرتووە زمانی لاڵە لە ئاسڕستەیە ئێساش بۆ شعرێ خەوم نەزڕان سڕ نەبوو بە دیارگەڕی مۆمەوە نەچۆتە ئامێز پەنجە هی شۆخێ ئەویشم فەوتان هەر بەخۆمەوە بەڵام کە باسی خەمی لاکەم دەدڵی خۆم زیاتر پێ ئاشنایە مەگەر شعرێکم خەم پێ نەزانێ هەموو شعرێکم خەمێکی تایە ئەم پێنووسەی من هەر خەمە ناسێ هەمیشە ئەسرین لە چاوێ بارێ لە ناو چوارچەوەی خەم گۆشکراوە نەچۆتە دەرگای پێکەنین جارێ من ێسش تەنها بەوە دڵخۆشم هەتا تۆم لا بێ شعر ئەم دوێنێ گەر ساتێ لە نێو پەنجەما بفری دڵنیام کە خەم دام ئەڕزێنێ دەستەکان خۆش پێ مامۆستا ژیان هیوادارم هەمیشە سەرکەوتوبی کاتمان کەمەوە داخەوە کاتە خۆشەکان زوو تێپەڕەوێت بمان خۆش بوو کاتیشمان هیچ نەباگە شعرێکی ترمان هەرەوێ ئاگدەتەوێت تۆ گۆرانیەکە نەخوێنێ من لە ژنەکە شعرەکانی زۆر خۆشە ناجا وڵات تایبەتن ئەم شعرێکی تر کۆتا شعرەوە پێشکەشە بە هەوادارانی ئەم ڕادیۆ جوانم دەستەکان خۆش دەچی بڵێم من ناتوانم بۆت بنووسم چۆن وەفای شعری ڕێسا بۆ تەشێکەی دەستی شیرین خۆخانی نیم داستانێکت بۆ بنووسم تا بە هەموو عاشقان بڵێم مەم چۆن ژیا بە خات و زین جورئەت ناکەم پەڕەی دیوانەکەی نالی هەڵبەمەوە لەو شعرە تا بنووسمەوە حەبیبە نیگای تێبڕین ناشتوانم وەکو فەرهاد بم کێوی بێستون تەختی خەسرە ورد و خاچکەم بۆ دیدارێکی تۆی شیرین بەڵام ئەوەندە ئەتوانم هەتا دوا چرکەی ژیانم بۆ تۆ بژیم بۆ تۆ بمرم جگە لەو عەشقەی نێودڵیش هیچ نازانم دەستەکان خۆش بن دەستت بۆ هەنێشتی زۆر مەحاڵ بردو بەڵام زۆر بەجوان من لێرەوە بۆ کەسانەی کە کاری و ڕێکخراوەشتاکەنەوەی کە کۆڕ شعر وشتاکەن کە بەڕاستی دەبێ کۆڕێک بۆ مامۆستای خۆشەویست تایبەتە جاگە ئەوان ئەو کارە نەکەن وەڵا هەر وەڵایە با کۆمەڵە شدێ با لێرە بیڵێن لێرەوە بە کۆتای بەرنامەکەیە زۆر کەس پێی وتم زۆر پیان وتم خۆ هەڵناگرێ کە کۆڕم بۆ بکەن من لێرەوە سوپاسی کاگەرکان جافەکەم چەندین جار زەختم لێکا کە کتێبێ چاپکەم لەسەر بودجەی ئەو پرسیارمان زۆر ماوە یەک لەو پرسیارانە ئەوە بوو بەڵامی تر زۆر یعنی لەگەڵ کاکسیروان شارە زوریا پیان وتم هەر کاتێ تۆ کتێب چاپەکەی ترسی لایەنە مادیەکە نەبێ بەڵام خۆم سنوورێکم بۆ خۆم داناوە حەزم بەوە نییە جارێ دەست بەرم بۆ ئەو شتانە ئالەم سەردەما نەکۆڕ نە کتێب هەتا ئەبم بە شتێک کە پێم بەڵەن شاعیر وەڵا شعرەکانت تایبەتە نەگەوەی کە بڵێ لێرەی بەڕاستی چێژم هەنێک کەس خۆی ناو شاعیر کۆڕێکی زۆر زۆری شەکا بەڵام باوەڕکە ناتوانانی گوێ لە دوو ڕیزی بگری ناتوانانی هیچی لێ بکەیت ناتوانانی لێ هەموو شتێک کە تۆ دەسیایە ئامانەتە لات ئەبیبی پارێزی بێ ئەو ئامانەتەی خۆ پارێزی بزانێ خەریکی چیت
من گلەی لە کەس ناکەم بەڵام لەگەڵ ڕێزما وا لە ئەدەبیاتی کوردی کراوە من خۆم چوومەتە کۆڕی شاعیر تااقەت نەواتۆمەتە دەڕۆ ڕاست ڕاست دەکەیوەڵە شعر و معرەکەیە با ناوی کەس نەبێن زۆر باشە لە کۆتاییدا چیت هەیە و بە لە کۆتاییە چاوی یەک بە یەکی بینەران و بیسەران ماچەکەم سڵامەی بۆ کاک جەزای خۆشەویست بۆ ئێوەی ئازیز سڵامانەیە بۆ ئەوەی ئەگەر گوێگر بووە لە هەر شوێنێکە لە دەرەوەی وڵات بۆ خزم و کەس و کار و هاوڕە ڕفیقا ما لێ نەکەنا خۆشەویستی بۆ ئەم هەموو کۆمنتە جوانش بنێ چاوی یەک بێتان بەتایبەتی بۆ ماچەکەم. تۆ هاتووە ئازیزی منن خۆشەویستن بچووکی ئەوە سپاس بۆ تۆوە مامنۆتین ئەوە دەستکاری بکەم نەوەڵە ئەوە لە ڕادوی کوردی کاران تەلەفۆنیان بۆ کردم بۆ شعرە بە تایبەت خوێندومەوە زۆر جوانەویستم دەستکاری بکەم بەس نەهێشت خۆشەویستان بەو شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەمان تا هەفتەی داهاتوو هەڵقەیەکی نوێ هەر شاد بن. بە شعرێکی وڵامی کۆتایی بە بەرنامەکانین هیوادارین بینەرمان بن لە هەفتەی داهاتوو دووشەمەی داهاتوو میوانێکی خۆشەویست بێگومان میوانی داهاتوومان ئافرەت دەبێت ئەگەر تۆ شاعری پێت خۆشە لە بەرنامەکەی ئێمە ئامادە بیت خۆشحاڵەبین پەیوەندیمان پێوە بکە لە ڕێی پێیجی ڕەسمی ڕادیۆی میلی گەڕیانەوە نەشە هێش دەستکاری کەم بەس پێمەوە تایبەتەوە خوێنراوەتەوە سنووری خۆی هەیە ملپێچ ناکڕم ملپێچ ناکڕم ئەو لەچکە ڕەشەتم بۆ بێنا هەم لە سەرما دەم پارێزێ هەم خاڵی نیم لە بێتۆیی ئەگەر مردم بۆ ناو نیشانی پرسەکەم هەڵی واسن یان لە نیشتیمانی عەشقا هەڵی ئەەکەم لە بەری ئاڵای سەر بەخۆ جاویستم کۆتاکەی بگۆڕم لە باتی لە بەری ئاڵای وڵاتەکەم ئەم سەر بەخۆیە هەر نەبن با بەرنامەیەکی تر بەخواتانە لە دەنگێ بگری بۆنی گۆی ژە و سەرچنار و ئەزمەڕی لێبێت گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە